قسەیەک هەیە دەڵێن ئینسان لە دنیادا وەکو قەڵەمدار وایە، کاتێک ئەو قەڵەمدارە دای دەدەی بەو دادەرە نوکەکەی تیشتر دەبێت و بە خەتێکی جوانتر دەنووسێت. وەختێکیش قەڵەمەکە تەواو دەبێت تەنها نووسینە جوانەکە دەبێتە یادگاری. جاوەرە لەوەوە با فکرێکت پێ بڵێم و دوو دەرس و پەندیشت پێ بڵێم. دەی ئینسانیش لەو دنیاەدا بە هەمان شێوازە سەختی و ناخۆشی و بەڵام موسیبەتەکان لە دنیادا ئینسان تیشتر دەکەن و دامەزراوتری دەکەن و پلەشی لە لای خوای پەروەردگار بەرز دەکەنەوە. کەواتە یەکەمیان وەریا بە ئەی ئینسان سەختی و ناخۆشی و بەڵام موسیبەتەکان نائومێدت نەکەن. خاڵی دووهەم دەی با ئێمەش هەوڵ دەین لە ژیانماندا چاکەکاری و ڕەوەشت بەرزی تۆمارکەین، چونکە ئەو چاکەکاریە ئەو ڕەوشت بەرزیە لە دوای مردن بۆمان دەبێتە خێرێکی نەبراوە و پاداشتی لەسەر وەردەگرین. وریا بە ئەی ئینسان لە ژیانتدا چاکەکاری و ڕەوشت بەرزی بە خەتێکی جوان بنووسە، چونکە مێژوو هەموو شتێک تۆمار دەکات و لە لای خوای پەروەردگاریش هەموو شتێک نووسراوەتەوە و تۆمار کراوە. ئەگەر ئینسان چاکەکار بێ لەو دنیادا وەختێک کە دەمرێت خەڵک لە چاکەکەی سودمەند دەبێ و لە لای خوای پەروەردگاریش ئینسان پاداش وەردەگرێت.